بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، سلامي خواهي قولتان ليبي، السلام عليكم ورحمة الله وبركاته. دوارم خواهي پروردگار تمن ما دريش كاتبو لم خير وبركتي أما عند بيروزا توشمان بکا و لێمان قبول بکە إن شاء الله تعالى. ئەچینە سەر بابەتێکی تر بە عنوانی ئەوەی ئەفضل الجیهاد. ئێمە لە حەدیسەکەی دوێنا باسی ئەومان کرد کە ئەو سەحابیاتە خزمەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بەیعەتی پێ بدا، ئەرکانی ئیمان ئەرکانی ئیسلام جێبەجێ بکە. پاشانش وتمان دووشتی پێوت پێغەمبەری خوا فەرمووی ئەو دوانە قورسە ناتوانم بیکەم. یەکیان لەوە سەدەقە بوو باسمان کرد، دووەمیان وتمان ئینشاءڵڵا سبەینێکە خواتەمەندا باسەکەین، وتمان جیهاد و غەزا لە پێناوی خوادا. باشترین جیهاد، باشترین غەزا لێرە طبعاً غەزاکردن، جیهاد بە ماڵ بە ڕوح، ئەمە گەورەترین جیهادە. جیهادکردن بە زبان، ئەمە جیهادە. جیهادکردن نەفسی خۆت بکەی، ئەمە جیهادە. یعنی جیهاد لە ئیسلامدا یەک بەش نییە، کات و زەمانی دەگۆڕێ. باشترین جیهاد ئێستا ئێمە بیکەین بۆ خۆمان ئەوەیە خوای پەروەردگارە فەرمێ ومن تەزەکا فإنما يتزكى لنفسه. واتە ئینسانی ئیماندار هەوڵ بدا نەفسی خۆی غەزا و جیهادی نەفسی خۆی بکە، بە تایبەتی لە ڕەمەزانای ئەو ئاکار و ئەو ڕەوشتە خراپانەی کە هەمانە دوای ڕەمەزان دووبارە نەچینە سەری. ئەوەی دڵمان ئێستا وەک قاقەزێکی سپیمان لێ کردووە، وامان لێ کردووە کە هیچ غەلێ، حەقدێ، بغزێ، شتێکی ناشیا و بەدڵە پاکەکەمانەوە نییە. هەوڵین لە دوای ڕەمەزان ئەوەش نەمێنێ، هەر پاک بێ، ئاوا بڕۆ. بۆیە خوای پەروەردگار لێرە ئەفەرمێت ومن تەزەکا فإنما يتزكى لنفسه. تەزکیەی نەفس ئەوەی کە ئینسان بیکە نەفسی خۆی لە پێشی هەموو خەڵکیە. زۆر جار ئەبینین لەوەیە ئەبێ ئێمە خۆمان پێشی خەڵکی نەسیحەت بکەین، ئەمجا خەڵکی. ئەو کاتە ئێمە بینە قەد ئەفلح من تەزەکا وقد خاب من دەسەخ. خوای پەروەردگار کە ئەفەرمێ لە قورئاندا، لە ئایەتی تردا زۆر وتێتی خوای پەروەردگار جەلە جەلالوو باسی تەزکیەی نەفسەکە. ئینسان باشترین کەس ئەو کەسەیە کەوا خەریکی نەفسی خۆی هەبێ بە چاکە و بە باش. ئیمامی حەسەنی بەسری ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ پیاوی هاتە لای، فەرمووی یا ئەبا سەعید ئەی الجیهاد ئەفضل، چی غەزایە، چی جیهادێ باشە و چاکە ئینسانی مرۆڤ مسلمان کە بیکە؟ ئەوش فەرمووی قال جیهادك هەواؤک، واتە غەزای نەفسی خۆ بکەی، ئارەزووی خۆت، نەفسی خۆت، هەوای خۆت، هەوەسی خۆت بتوانی ڕابگری، کەوا لە حەڵاڵەکانە بەکاری بێنی، لە حرامەکانە بەکاری نێنی. پرسیاریان کرد لە عەبدوڵڵای بن عومەر ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ، وتیان فەرموویان لە دەربارەی جیهادکردن فەرمووی ئەبدە بنەفسیکە فەجاهیدها، دەست پێ بکە و لە نەفسی خۆتەوە دەست پێ بکە. واتە غەزای نەفسی خۆ بکە، با شەیتان سەیطەری بەسەریان نەبێ، نەفسی خۆت بەسەریان نەبێ، تووشی حرامت نەکە، تووشی شتی خراپت نەکە. وەبدە فەرمووی وە بەردەوامش بە بەچی بە نەفسەکەی خۆت ڕای بگرە، بیگرەوە، واتە بیگرەوە ئینسان ئەمە بکە. خوای پەروەردگارش فەرمێ ومن جاهد فإنما يجاهد لنفسه. هەر کەسێ غەزا بکە، تەزکیەی نەفسی خۆی کەسێ بکە، یەکەم شت نەفسی خۆی. عەزیزان، ئێمە مرۆڤ چۆنە؟ مرۆڤ سەرکردەی هەیە. ئەزانن ئێمە چ سەرکردەمان هەیە؟ تۆ قاچت، دەستت، چاوت، گوێت، هەموو ئەندامەکانت سەرکردەیەکی هەیە. ئێستا هەموو شتێک قیادەیەکی هەیە. ئێستا مۆبایلەکەش ئەگەرینەکەی تیا دەرکەی، باترەکەی تیا دەرکەی، ڕێکە کوشێت، ئەیتر تەواو، هەتا بەیانی دەستی پیا بن ئیسفادەیتیان. سەیارە ئەگە محەڕەکەکەی دەرکەیتەوە، بەشەرش وایە، بەشەرش سەرەکی هەیە، سەرمایەیە، سەرکردەیە، ئەوش نەفسێتی.
ئەگە نەفسی ئیسە تۆ تەماشاکە ئەم جەستەی مرۆڤە ڕوحی جیا دەرکەتەوە ئەو جەستەیە چییە؟ جەستەیەکی خامۆک و سارد و تەواو کاتی ڕوحی جیا دەرەچێتەوە و مرۆڤەتەوە مرۆڤێکی زیندوو نییە کەواتە تۆ خی پەروەردگار کاتێک جەستەیەکە پێدا ڕوحێکە پێدا بۆی ڕئیش بکە ئەو جەستەیە وەک مەکینەیەک وایە شەیطانش کاتێک دێت دژایەتی تۆەکە من ئەکە هەر مرۆڤێ دڵەکەتە ئەگە دڵەکەت محرەکەکەت پیس بوو چیەکە وەک مەعمەلێکە ئینتاجی پیس دەرەکە کردەوەکانت دەستت چاوت دڵت قاچت گوێت دەمت بە قسەی دڵتەکە دڵەکەت چەنێ پاک بوو ئەوانش ڕێک ئەچن بۆیە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام هەموو بەیانێ خوا مەلایکەی ئەنرێ داوا ئەکا لە دڵی مرۆڤ کە ڕێک بێ ڕێک و ڕاست بێ ئەگەر ڕێک و ڕاست بێ هەموو ئەندامەکان دەڵێن خوایە ئەگەر ئەو ڕێک و ڕاست بێ ئەمش ڕێک و ڕاستە بین ئەگەر نەبێەوە دەست ئێمە نییە ئێمە بە قسەی ئەوە بکەین بۆیە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئیمان ڕاست نابێ هەتا دڵ ڕاست نابێ دڵ ڕاست نابێ هەتا زبان ڕاست نابێ یعنی پەیوەستە بە یەکەوە ئەمانە چکە بۆ معدەنی مرۆڤ وایە ئەگە پاک و پوختە بوو پاک و پوختە شتەدا ئەگە موخەنەت بوو ئەگە دڵێک پیس بوو با قورئانش بخوێنێ با حەدیثش بڵێ با هەر شتێ با کاری چاکە بەڵام بە خراپی پیشانیەدا ئیلا غەرەزێکی تێخا شتێکی تێخا چکە بۆ دڵی لەگەڵایە ڕاستە و خۆ سەتاسەد بۆ خوا نییە چکە ئەمەیە ئینسانی ماندار ئەبێ وریا بێ بۆیە پیاو چاکان لە پێش ئێمە زۆر بایەخیان داوەتە خۆیان بایەخیان داوەتە نەفسی خۆیان بایەخیان داوەتە کردداری خۆیان بایەخیان داوەتە قسەی خۆیان ئەوانە چی بوون؟ ئەوانە پیاوچاکان ئەولیای خوا زۆر بایەخیان داوەتە دڵەکانی زانیوان ئەگە دڵەکانیان پاک بێ کار و کردارەکانیان زۆر جوان و چاکە بێ بۆیە خی پەروەردگارە فەرمێ ومن جاهد فإنما يجاهد لنفسه هەر کەسێ ئەوێتی جیاد بکا و غەزا بکە با وریای نەفسی خۆی بێ نەفسی خۆی پاکاتەوە إن الله لغني عن العالمين خی پەروەردگاریش دەوڵەمەندە زۆر ئیبراهیم ئەفەرمێ بن القما ئەفەرمێ لقوم جاءوا من الغزوة يلا قومي قالك هاتن قد جئتم من الجيات الأظهر وتهاتن لجيادي بچوكوا جيادي قوروت من بمالو بروح أو جيادي قوري دين إخواره وجيادي صغير وبچكمانه فرميان أي باشا فما فعلتم في الجياد الأكبر قالوا وما الجياد الأكبر قال الجياد القلبي وفرمي جيادي قورتي وتي غزا وجياد أويك إنسان غزا وجيادي نفسي خويك ماتا نفسی خۆی ملکەچی خوا و پێغەمبەر بکە بۆیە پێغەمبەری خوش داوامان لێکا نفسی خۆمان ئیتباعی دین بکەین ئێستان دێ مرۆڤێ موسڵمانە دیندارە عیبی بەڵام هەندێک عرف و عادەتی هەیە پێشەوەی موسڵمان بێ و عرف و عادەی پێوەیە ئەو عرف و عادەتە خراپە لەگەڵ شەرعا یەک ناگرێتەوە تەماشاکەی متدەینە ڕێکوپێکە ملتەزمە ئەو عرف و عادەتە ملتەزیمەکەی شیخ چی کردووە وا پیشانی بە خەڵکیەدا کە ئیسلامەکە خراپ ئەزانن ئێستا من ئەگە هەڵەیە بکەم وەک مامۆستایە خەڵک ناڵێ ناوەکەم سیانی بڵێ فلانی کوڕی فلان هەڵەی کرد ێژە مەلایە تۆی حاجی کە هەڵەیەت کرد ناڵێن فلانی کوڕێن لە فلان حاجی کردی لای خۆی حاجیە و کردی تەماشاکە بچۆ عەمرە و بێرەوە ئەڵێن ئەی تۆ دوێنێ لە عەمرە هاتی تۆ ئەوە چۆنەکەی ها ئەی تۆ ئەهلی جومع و جەماعەتی چۆنەکەی خودی خۆت نی تۆ حەسابی لەسەر دین لەسەر ئیسلام یعنی تۆ ئەگە جوانی ببەخشی ئەم ئیسلامە ئەبەخشی ئەگە ناشرینی ببەخشی تۆ ئەبیتە نوقتەیە بەسەر ئەو دینەوە ئەڵێ وەک فلان کەس نوێژ بکەم وەک فلان کەس وا بکەم وەک مەلا فلان بکەم وەک حاجی فلان بکەم ها ئەمڕۆ چەنێ خەتەرە ئەمڕۆ ناڵێن ئەبێ تۆ وریابی منش وریابم هەڵەی من هەڵەیت وەک تۆ نیە ئاسایی هەڵەیەکی من زۆر گەورەیە ئەبێ وریابم چکە لەبەر ئیشەکەم چکە شوێنێکە پیرۆزە خەڵک بە پیرۆزی تەماشایەکە جەناب تشکە حاجیت و گەڕایتەتەوە ئەبێ وریای ناوەکەی خۆبی
پیاوێکش کە هاتشۆی مزگەوتەکە و ئەهلی خێر و سەدەقە و چاکەیە ئەبێ وریای خۆی بێ، چونکە ئەمانە گشتی حەسابە، ئەوانەی کە بێدینن، ئەوانەی دژەدینن، ئەوانە میکرۆبی کۆمەڵگان، دای مۆساعدهان لە ڕسیدا، ئەوانەی بەچکەی شەیتانن، شەیتانەکان چی لە ئینس و لە جن، دای مۆساعدهان لە ڕسیدا بۆمان. ئەلە وەک فڵان کەس وەک فڵان خۆیان حەز ناکەن خەڵک دیندار بێ، موسڵمان بێ، ڕێک و پێک بێ، چاک بێ، سوود بەخش بێ، دەست درێژەکەن بۆ تۆ بۆ من وازانن ئێمە دینی، بەڵام ئێمە مرۆڤین هەڵاکەین، خۆ هەڵەمانش کرد هەڵەی خۆمانە، هەڵەی دین نییە، ئێمە هەڵەین، ئێمە مرۆڤین. چی مەلا بێ مەلا مەلایە، مەلایکە نییە، حاجی مەلایکە نییە، پیاوی ئەهلی جومعە و جەماعەت مەلایکە نییە، بەڵام ئایا ئەوانەی کە دژەدین وازانن نەخێر، وا لە یەکی نادەنەوە، ئەوان منی نوقتەیەکە لێت. بۆیە شەرع زۆر بایەخی داوەتە مرۆڤ کە لە دڵەوە ئەبێ کارەکانی ڕێک و جوان بکە. بۆیان پیاوە عەزیزە فەرمێ ئەفەرمێ باشترین و گەورەترین جیهادەوەی جیهادی دڵی خۆ بکەیت. ئیبراهیم کوڕی ئەدەمە فەرمێ ئەشد الجیهاد جیهاد الهەوا، ئاسان نییە ئەم باسە منەیکەم، ئاسان نییە. خەڵکێکە ئێستا 50 ساڵە تەمەنێتی ناتوانێت ڕۆژوو بگرێت. بۆ ناتوانێت؟ لەبەرەوەی ناتوانێت چاری نەفسی خۆی بکە. خەڵکێ ناتوانێت نوێشکە، ناتوانێت چاری نەفسی خۆی بکە، کەواتە نەفسی زاڵە بەسەر عەقڵیە، هەوا و ئارزوەکەی زاڵە بەسەر عەقڵیە، چونکە لەبەرەوەی هەوا و ئارزوەکەی زاڵە کەواتە نەیتوانێت کە چی بکات دڵی خۆی پاکاتەوە. بەسمانەوەیە. بۆیە باشترینە فەرمێ ابن جەوزیە فەرمێ چاک بزانە وریابە تەئەمەلتە الجیهاد النەفس فەڕەئەیت ئەعظەم، ئەگەر نەفست کار و کرداری چاک بوو، ئیشی ڕێک بوو، ئەوە چاک بزانە تو گەورەترین غەزا کردووە، چونکە نەفس حەزی لە تەمەڵیە، حەزی لە کاری خراپە، خوا پەنامان بدە ئەبێ وریابێ. ئبن کابرایەتە خزمەتی ئیمامی حەسەنی بەسری فەرمووی، ئەی ئیمامی حەسەنی بەسری فەرمووی کار و کردارێکم پێ بڵێ کە بیکەم، فەرمووی نەفسی خۆت پاک کەرەوە، کار و کرداری خۆ جواب بکە، و چاکترین و باشترین ئەمە بکە و وریاش بە، و ئەصل الجیهاد الكفر والمنافقین، و وریای منافق و کافرەکانیش بە. فەرمووی وسمعت شيخنا وتيانا أي إمام جهادي نفس وأصلي والهواء أصل جهاد الكفر والمنافقين، واتا ئەگەر تۆ جیهادی نەفسکەی وەکەوەی جیهادی کافر و منافقت کردووە. وتیان جا ئەوان وتیان چۆن؟ وتی لەبەرەوەی تۆ کاتێ ئەگە دڵ پاک بوو بە قسەی کافرێ ناکەی، بە قسەی منافقێ ناکەی، بڕوا بە هەموو قسەیە ناکەی. کابرا منافق ئەگەرێکی دیبینی موسڵمانان تێکدا قسە دێنێ قسە دەبا، تۆ ئەگەر دڵت پاک بێ گوێ لەمە ناگری فڵان وتی فڵان ئەمڕۆ فڵان فڵان کوشتمانێتی، ئەمڕۆ فڵان وتی واللهی ئەگەر سەردەمی پێغەمبەر بووە عەلەیهی سەڵات وەسەلام شەرعی خوا جێبەجێ کرێ لە 100 زەلامە ئەتوانم بڵێم 99 ئەبێ جەڵدەی لێ بدەرێ، 99 ئەبێ لێ بدەی، هەر وتت فڵان وتی لە شەرعا لەسەر تەکەوێ، ئەبێ بام بکرێ، شایەت ئەبێ شایەت نەبێ جەڵد بکەیتەوە، یەک وشە بڵێ بەرامبەر یەک کەس، ئەوە دینە. چکە سەر ڕیقابە نییە، کابرا وەڵا فڵان دوای ئەڕۆیتە سەر مۆزێ بەعدە جار یعنی عەشرەتێک ماڵێک چەندها کەس ئەکوژرێ لەبەر فڵان وتی فڵان وتی، بەس لەسەر قسەیە ئەسڵی نییە، دوایە گەڕێینەوە سەرەکە هیچ نییە سەری بەداخەوە. خەڵکێک لەگەڵ خەڵکێک کاتێک ئەچێ زۆری لەبەر وتی، وتەکەش چییە؟ ئەسڵی نییە، هەر بەس قسەیە. ئەو قسانە کێ بڵاوێکەنەوە؟ دوو لە ڕوو جەنابتان بێئەدەبینەوێ منافقین. وإذا رأيتهم تعجبكم أجسامهم، منافق صفەتی وایە تەماشاکەی لە ڕواڵەتە ئەڵەی مەلایکەی خوایە دەڵی فریشتەیە، بەڵام لای خوا منافقە، چکە خەریکی قسە هاوردن و قسە بردنە، تێکدانی خەڵکە، ئیشی ئەمەیە، خوا پەنامان بدە. تێت ئیشەکە لەسەر دڵەکان، چۆن من ناشرین کا لای تۆ، تۆ ناشرین کا لای من، ئەمە صفەتی منافقە. هەوڵەدا چۆن ئەم قسە ئەم ئەبا قسەیەوە بە، هەر کەسێ قسەی هێنا بۆت تەئکیدی لێوێ قسە تشتە با، سقەی پێ مەکە. يا أيها الذين آمنوا إن جاءكم فاسق بنبأ فتبينوا، وریابە یەکسەر مەڵێ ئەروەڵا ڕاستەکە، هەر کەسێ قسەی بۆ هێنای وریابە. وەک ئەو پیاوچاکە ئیمامی حەسەنە یا حەسەنە یا حوسەینە ڕەزا و ڕەحمەتی خوایان لەبێ، پیاوێ هات قسەی هێنا،
وتی وەڵاهی قسەت هێناوە ئەگەر ڕاست بێ ئەوە غەیبەتە، بەخوا ئەگەر ڕاستش نەبێ ئەوە بوهتانە. یعنی تۆ ئەو کارای دەیکەی کاری شەیتانە، کابرای وا پەشیمانەوە کرد. نەک ئێمە پشگیری بکەین خوا نەکا، ئەبێ وریابین. بۆ ئیمامی حەسەن ئەفەرمێ، ئیمانی حەسەنی بەسری ئەفەرمێ تۆ کارێک دەکەی ئەو کارە بەرە باشترین چاکترین باشترین شتە بۆ خۆت ئەیکەی، چونکە ئەو کەسانەی کە خەریکین ئەم ئاکارانن دوورەکەی تۆ لێ. کەواتە ئینسان ئێمە ڕەمەزانش فرسەتە، ئێستا سوپاس بەخوای پەروەردگار خۆمان گردێتەوە لە قسەی خراپ، لە وشەی خراپ، لە تەماشاکردنی خراپ، لە گوێکردنی خراپ، و هەوڵمان داوە مڕاجعەی خۆمان کردووە، هەوڵ دەین ئەمە بەردەوام بین پاشی ڕەمەزانش شتێکی فرە باشە فرە چاکە ئەتوانین ئەو کردەوە جوانانە کە دەیکەین خوای پەروەردگار سێ دڵەکانمانەکە کە دڵمان بێگەرد بێ پاک بێ بۆ خوای گیان بێ جەلە جەلال و عیبادەتەکەمان بە ئیزنی ئەڵڵا هەمووی وەردەگرێ و چەند قاتش پاداشتمان ئەداتەوە. خوای گەورە دڵی من و دڵی ئێوەش سەلیم کا و دوورمان کاتەوە لە ئیشی خراپە، چی بە ئەندامەکانمان بێ چی دڵەکانمان بێ. خوای گیان لێ تەپاڕێنەوە دڵەکانمان ئەندامەکانمان تەسلیمی ذاتی تۆ بکەین، ئەوەی تۆ پێت خۆشە بیکەین، ئەوەی تۆ پێت ناخۆشە لێمان دوور خەیتەوە. یا ڕەبی خوایە کەسی باش، ئینسانی باش، مرۆڤی باش، ئیمانداری چاک، موسڵمانی چاک بکەیتە ڕەفیقمان، بۆ دەستمان بگرێ بۆ شوێنی چاک، بۆ قسەی جوان، بە ئاکاری باش. خوایە گیان ئەوانەشی کە خراپن و حەزیان لە خراپەی خەڵکیە خوای هیدایەتیان بدەی، ئەوەیشی حەزی لە چاکەی خەڵکیە خوای گەورە مۆفەقیان بکەی و بەردەوامیان بکەی. یا ڕەبی خوایە تاعات و عیبادەتمان لێ وەرگری. یا ڕەبی ئەوەی کردومانە لەم مانگا بە خاتر گەورەی خۆت خوایە بۆ تۆ بە ڕۆژوین، بۆ تۆ نوێژ دەکەین، بۆ تۆ تەڕاوی دەکەین، بۆ تۆ قورئان دەخوێنین، بۆ تۆ دوعا دەکەین. خوایە هەموومان لێ وەرگرە، سەدەقەکانمان زەکاتەکانمان هەر وشەیەک هەر کار کردارێک کردومانە بۆ خۆمان، بۆ مردوەکانمان، بۆ باوک و دایکمان، بۆ تەواوی مردوەکانمان خوایە لە مردوەکانمان خۆش ببە، قەبرەکانیان بکە باخێ لە باخەکانی باشت، خەڵەمی عەفو بێتە سەر تاوانەکانیاندا خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی. ئەوانەی دوعای خێریان داوایان کردووە ئەویشی داوای نەکردووە یا ئەڵڵا یا شافی شفایان بدەی. خوایە هەر کەسێک احتیاجێکی خۆت بۆی جێبەجێ بکەی، وڵاتمان پارێزی لە شەڕ لە فیتنە، خوایە وڵاتمان ئەمن و ئەمانی زیاتر بەرقەرارکەی. یا ڕەبی خوایە ژیانمان بەدەستی تۆیە، بۆمان چاکە بۆمان باشکە. یا ڕەبی خوایە لێ تەپاڕێنەوە هەرزانی بخەیتە وڵاتمانەوە. آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على محمد وعلى آله وصحبه.